گۆڤاری ئەهرامی عەرەبی دووهەمین ڕێپۆرتاژی خۆی لەگەڵ مامۆستا فەتحوڵڵا گولەن ئەنجامدا و تیایدا بابەتە هەنووکەییەکانی تورکیا و ناوچەکە تاوتوێکرا. ئەمەی خوارەوە بەشێکە لەو ڕێپۆرتاژە. ڕووداوی 15 تەموزی 2016 چۆن دەخوێننەوە؟ کاتێک ڕووداوەکە ڕوویدا بە نەفرەتم کرد و ئەو تۆمەتانەی ئاراستەی منیان کردبوو ڕەتم کردەوە. هەروەها ئێردۆغان ئەوەی ڕەت کردەوە کە لێژنەیەکی نێودەوڵەتی بۆ لێکۆڵینەوە لە کودەتا پێک بهێنرێت. لە کاتێکدا من بەڵێنی ئەوەمدا بوو کە هەر بڕیارێک لەو لێژنەیە بدرێت قبوڵی دەکەم و تەنانەت ئەگەر تاوانباریشم بکەن بەدەستی خۆم بلیتی فڕۆکە دەبڕم و دەچمەوە بۆ تورکیا. هەروەها تەنانەت هیچ قسەیەکیان سەبارەت بەم داوایم نەکرد. ئەمەژەوە دەسەلمێنێ کە شتێک هەیە لەم ڕووداوەدا دەیانەوێ بە شاراوەیی بمێنێتەوە. هەر لەبەر ئەوەشە سەبارەت بە بوختانەکانیان هەتا ئێستا نەیانتوانیوە قەناعەت بە دنیا بکەن. من پێم وایە 15 تەموز سیناریۆیەکە کە ئێردۆغانی شتیایدا بەشداری کردووە و بە پشتیوانی خودا بە تێپەڕینی کات هەموو ئەمانە ئاشکرا دەبن. وڵاتانی ڕۆژاوە و ئەمریکا لەبەرچی بەرامبەر ئەو پێشێلکاریانەی ئێردۆغان بەرامبەر مافی مرۆڤ ئەنجامی دەدات کە هەزاران مرۆڤی خستۆتە زیندانەکانەوە بێدەنگی هەڵبژاردووە. کاردانەوەکانی ڕۆژئاوا و ئەمریکا بەرامبەر ئەو پێشێلکاریانەی تورکیا بەرامبەر مافی مرۆڤ ئەنجامی دەدا زۆر لە دوای ئاستی چاوەڕوانیەکانەوە بوو. ناشتوانین بڵێن هیچ دەنگیان لێ بەرز نەبووتەوە. جاییتر لە پەرلەمانتار، سیناتۆر و وتەبێژەکانی وەزارەتەوە بیگرە هەتا دەگاتە دام و دەستگا جیاوازەکانی ناویەکێتی ئەوروپا لە زۆر شوێندا هەڵوێستیان دەربڕیوە. بەڵام ئەمانە تەنیا لە ئاستی وتار دامانەوە و نەگۆڕا بە هەڵوێستێکی پراکتیکی. بەداخەوە لە پەیوەندی دەوڵەتاندا بەرژەوەندی کورتخایان ڕۆڵی سەرەکی دەبینێت. نیگەرانیەکانی ئەوروپا بەرامبەر ئاوارە سووریەکانی و پەیوەندی استراتیژیەکانی ئەمریکا لەگەڵ تورکیا لەو دینامیکە سەرەکیانن کە لەم بابەتەدا ڕۆڵیان هەبووە. لە ڕاستیدا باوەشکردنەوەی تورکیا بۆ هاوڵاتیانی سووریا بڕیاری شەخصی ئێردۆغان نییە و هاوڵاتیانی تورکیا لە ئامێزیان گرتوون. گەر لە ڕووی ئاسایشەوە بابەتەکە هەڵبسەنجێنین دەتوانین بڵین ئێردۆغان بە هەڵوەشاندنەوەی دام و دەستگا دیموکراسیەکان و خستنە ژێڕکەیفی خۆیەوە ناوچەکەی خستۆتە جێژاوێکی پڕکێشەوە. لەلایەک ناچارن لە ڕووی سەربازی و هەواڵگریەوە هەماهەنگی لەگەڵدا ئەنجام بدەن و لەلایەکی ترەوە بە پەیڕەوکردنی سیاسەت گەلێک زەمینە بۆ بەردەوامی توندوتیژی و تیرۆر خۆش دەکات. تورکیایە کە لە بنەما دیموکراسیەکان و دەوڵەتی یاسا دوور کەوت بێتەوە لە ناوچەکەدا لە جیاتی ئەوەی ببێتە نوێنەری ئاشتی و سەقامگیری بێت دەبێتە پارچەیەک لە برەودان بە پێکدادان و ڕادیکالیزمی ناوچەکە. لە ڕاستیدا نمونەکانی ئەم بابەتە لە حاڵی ئێستادا دەبینین. بیرت لەوە کردوێتەوە بگەڕێتەوە بۆ تورکیا؟ گەر تورکیا ببێتە وڵاتێکی دیموکراسی و یاسا تیایدا سەروەر بێت ئەوە حەز بە گەڕانەوە دەکەم. بەڵام لەبەر ئەوەی نازانین کەی بەم ئاستە دەگات لە حاڵی ئێستادا ناتوانم هیچ بڵێم. نیشانەیەکی وەها نابینم کە لە ماوەیەکی کورتخایەندا ئومێدەوارم بکات. بەڵام ڕاستیەک هەیە ئەویش ئەوەیە گەر کوفریش بتوانێت بەردەوام بێت ئەوە زاڵم توانای بەردەوامی نییە. گەر جەنابی حەقخواستی لەسەر شتێک بێت ئەوە هۆکارەکانیشی دروست دەکات. باوەڕدار هیچ کاتێک هیوا بڕاو نابێت. ئێمەش هیوا بڕاو نەبووین و هەرگیز هیوا بڕاویش نابین. ئەوی نوێنەرایەتی بیانڕەوی دەکات لە تورکیادا ئێوە نەک ئێردۆغان. بەڵام لەبەرچی کۆمەلگای نێودەوڵەتی پارێزگاری لە ئێوە ناکات لە دژی ئەو زوڵمانی ئێردۆغان بەرامبەرتان ئەنجامی دەدات. دەوڵەتەکانی دنیا لە چوارچێوەی پاراستنی بەرژەوەندی استراتیژیەکانیاندا هەنگاو هەڵدەگرن. هەتا ڕادەیەک دەتوانین بڵین ئەم کاریان بە ماقوڵ تەماشا بکەین. بەڵام لە تورکیادا بە شێوەیەک لە مێژوودا هاوشێوەی نەبوو بێت پێشێلکاری بەرامبەر مافی هاوڵاتیان ئەنجام دەدرێت و بەردەوامن لەم کارانەیان. بزاوی خزمەت بە قۆناغێکدا تێدەپەڕێت کە پێناسەی جینۆسایدی ناونەتەوە یەکگرتوەکان دەیگرێتەوە. ئەو مرۆڤانەی لەبەر ڕەزامەندی خودا لە ڕێکخراوە خێرخوازیەکاندا قوربانیان سەربڕیوە و گۆشتەکەیان پێشکەش بە هاوڵاتی هەژارەکانی دنیا کردووە لەگەڵ ئەو کەسانەی یارمەتیان بە خوێندکارە هەژارەکانی دنیا پێشکەش کردووە وەک دز و جەردە مامەڵەیان لەگەڵ دەکرێت لە تورکیادا. ئەو هاوڵاتیانەی ساڵانێکی زۆر بە ئارەقی ناوچەوانیان و بەڕەنجەشانێکی زۆر چەند دام و دەستگایەکیان پێکەوە نابوو هەموو دەستی بەسەر داگیرە و داخرا. 150,000 فەرمانبەری میری سەرەڕای ئەو هەموو ماف و تایبەتمەندیانەی بەدەستیان هێنابوو لە ڕێگەی زوڵم و غەدرەوە هەمویان هەڵوەشاندەوە و لە کارەکانیان دەریان کردن. خۆیان و خانەوادەکانیان مەحکوم بە برسێتی کراون. بەڵێ کاتێک هاوڵاتیانی تورکیا بە قۆناغێکی ئاوەهادا تێدەپەڕن چاوەڕێی دەنگێکی بەرزترمان دەکرد لە وڵاتانەی لە ماوەی ڕابردوودا ببوونە دۆست و هاوپەیمانی تورکیا. ناشتوانین بڵین هیچ دەنجیان هەڵنەبڕیوە. زۆر جار لەسەر ئاستی کاربەدەستانی وڵات و ئەندام پەرلەمان کاردانەوەیان پیشانداوە و داوایان لە تورکیا کردووە بگەڕێتەوە بۆ ڕێچکەی یاسا. بەڵام ئەمانە لە چوارچێوەی وتار تێپەڕیان نەکرد و نەیانتوانی ببنە ڕێگر لە بەردەم ئەو کارانەدا. لەلایەکی تریشەوە زۆر وڵات ملیان بۆ هەڕەشە و گوڕەشەکانی ئێردۆغان کەج نەکرد کە پەیوەندی هەردوولایانی کردبوو هەڕەشە بۆ سەریان.
دەستیان لە هاوسۆزانی بزاوی خزمەت و دامودەستگاکانی نەدا دەرگاکانیان بەڕووی ئەو هاوڵاتیانەدا کردەوە کە لە دەست ئەو زوڵمەی لە تورکیادا ئەنجام دەدرێ هەڵهاتبوون میسر، سوید، نەرویج، ئەڵمانیا، ئەمریکا، کەنەدا، ئۆسترالیا زۆر وڵاتی تریش لێرەدا شوێنی خۆیەتی بە سوپاسەوە یادیان بکەمەوە. گۆڕینی سیستەمی پەرلەمانی بۆ سیستەمی سەرۆکایەتی لە کاتی دەسەڵاتی ئەردۆغاندا چۆنی هەڵدەسەنگێنن؟ لە وڵاتانی دنیادا زۆر شێواز و سیستەمی جیاوازی بەڕێوەبردن بوونیان هەیە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر ئەمانە گۆڕانکاریان بەسەردادێت بەڵام ئەوەی گرینگە جیاوازی دەسەڵاتەکان سەروەری یاسا مسۆگەرکردنی مافی هاوڵاتیان و ئازادیەکان و ڕەچاوکردنی بەهاگەردونیەکانە. پێم وانیە لەو سیستەمەی بەنیازن لە تورکیادا جێبەجێ بکەن ڕەچاوی ئەم بەهایانەی سەرەوە کرابێت و بکرێت. هەڵبژاردننی پێشوەختەی ئەمجاری تورکیا چۆن هەڵدەسەنگێنن؟ ئایا ئەمە بەشێکە لە هەوڵەکانی ئەردۆغان بۆ مانەوەی لە دەسەڵات هەتا ساڵی 2029؟ دەتوانین بڵین هەرانگاوێکی سیاسی کە لەم ساڵانەی دواییدا هەڵێنراوە مەبەستی مانەوەی ئەردۆغانە لە دەسەڵاتدا وەک تاکە هێز. پارچە پارچەبوونی سووریا و بوونی کورد و ئەلەویەکان لە تورکیادا وەک مەترسیەک لەسەر یەکپارچەی تورکیا دەبینن؟ سەبارەت بە سووریا پێشتر باسی قەناعەتی خۆمم کردووە پێویست بە بەڕێوەبەرایەتێک هەیە کە شوێنی موسڵمانانی سونی، نووسەیری، کوردەکان و پێکاتە ناموسڵمانەکانی تێدا بوو بێتەوە و ئەمە تەندروستترین چارەسەرە بۆ کێشەی سووریا بە مەبەستی بەدیهێنانی ئەم چارەسەرە دیموکراسیە گەر پێویست بکات دەتوانرێت بە شێوازێکی قۆناغبەند ماوەیەکی کاتیش ڕەچاو بکرێت. هەندێک لە هاوڕێیانم لەوانەی چاودێری مێدیاکان دەکەن دەڵێن هێزە ئۆپۆزیسیۆنەکانی سووریا بە هیچ شێوەیەک دەسەڵاتدارانی ئێستای سووریا لە هیچ پێکاتەیەکی داهاتووی سووریادا قبول ناکەن بەڵام بۆ ئەوەی خوێنی زیاتر نەڕژێنرێت لە جیاتی ئەوەی هەوڵی بەدەستێنانی باشترین بدەن باشتر وایە کار بە ڕێسای ڕازیبوون بە بژاردە باشەکان لە جیاتی باشترین بکەین و پێم وایە ئەمە ڕێگەچارەیەکی گونجاو بێت. پێدوای ئەردۆغان هەتا ساڵی 2029 لە دەسەڵات دەمێنێتەوە ئایا هاوڵاتیانی تورکیا لە هەڵبژاردنەکاندا ڕایەکی جیاواز دەگرنەبەر؟ بێگومان هاوڵاتیانی تورکیا دەتوانن بژاردەیەکی جیاواز بگرنەبەر بەڵام لە حاڵی ئێستادا هەڵبژاردنەکان بە شێوەیەکی دادپەروەرانە ئەنجام نادرێت. مێدیا لە ژێڕکێفی دەسەڵاتدایە دادگا بە هەمان شێوە سەرمایەدارانی وڵاتیش بە هەمان شێوە لە ژێر ڕکێفی دەسەڵاتن. لە ژێر ڕۆشنایی ئەم بارودۆخەدا زۆر ئەستەمە بتوانین بە شێوەیەکی تەندروست هەڵوێستی هاوڵاتیانی تورکیا دیاری بکەین. دەڵێن بە منداڵی دایک و باوکت ڕۆڵێکی گرنگیان هەبووە لەو پەروەردە ئاینی وەردگرتووە لەم بابەتەدا حەز دەکەن چی بڵێن؟ یەکەم مامۆستای قورئانم دایکم بوو لە تەمەنێکی بچووکی منداڵیدا قورئانی پێختم کردم. سەرە ڕایفشاری دەوڵەت لەو کاتەدا قورئانی بە منداڵەکانی گوندەکەیشمان ختم کرد لەبەرەوەی لەو کاتەدا فێرکردنی قورئان قەدەغە بوو بە دزیەوە لە بەشێکی تەویلەی ئاژەڵاندا فێری قورئانی دەکردین. ئەم فێرکاریەی دایکم زۆر کاریگەری لەسرم دانا لە باوکیشمەوە ڕێز و خۆشەویستی بەرامبەر هاوڵانی سەردارمان فێر بووم. ئێوە کتێبی زۆرتان هەیە ئێستا هیچی نوێتان لە بەردەمدا هەیە بۆ بڵاوکردنەوە؟ من ئێستا سەرقاڵی نووسینی هەندێک وتارم بۆ گۆڤاری چاغلەیان هەروەها هەندێک لە هاوڕێکانم هەندێک لە وتارەکانیان کردوون بە کتێب ئێستا خەریکی پێداچوونەوەی کارەکانیانم.